بینەرانی بەڕێز هەر لە سەرەتای سەرهەڵدانی بەهاری عەرەبی لە جیهانی عەرەبدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە ئاگاهیەوە کاردانەوەی هەبووە لەسەر ئەو سەرهەڵدانانەی کە لە وڵاتانی عەرەبیدا هەبوون دوا بەدوای ئەوەی کە کاردانەوەی خۆی ڕاگەیان بەڕێوەبەرایەتی ڕوبەڕووی ڕەخنەبووەوە بە تایبەتی لەسەر مەسەلەی ئێران. ڕۆژی هەفتەی 12 2010 محەممەد بوعەزیز لە تونس خۆی سووتان وەک ناڕەزایی دەربڕین بەرامبەر بە سیاسەتەکانی حکوومەتی وڵاتەکەی و بوو بە هاندەری شۆرشی تونس و بەهاری عەرەبیش. پاش چەند مانگێ خۆپیشاندان لە میسر و یەمەن و بەحرین و سووریاش دەستی پێکرد. سەرۆکی میسر لە کارخرا. لە کۆتایی ساڵدا موعەمەر قەزافی ڕێبەری لیبیا کوژرا. ئەمریکا و ناتۆ پشتیوانی ئاسمانیان دابین کرد بۆ پاراستنی خەڵکی سیڤل لە لیبیادا. پێشبینیەکان بۆ بەهاری عەرەب قورس بوون. لە مانگی 2011دا بوو سەرۆک ئۆباما پشتیوانی ئەمریکای ڕاگەیان بۆ ڕیفۆرم لە جیهانی عەرەبیدا. سەرۆک ئۆباما دەڵێ ئەمریکا پشتیوانی لە ڕیفۆرمی سیاسی و ئابووری دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکادا کە خواستی ڕەوای خەڵکی سەرانسەری ناوچەکە بەدی بێنێت و دەژڵێ پشتیوانیکردن لەو پرەنسیپانە بەرژەوەندیەکی لاوەکی نییە. پشتیوانی ئەمریکا بۆ بەهاری عەرەب ئەو ڕەخنەیی هێنایە ئاراوە کە واشنگتن بەو شێوەیە پشتیوانی لە ناڕەزاییەکانی ساڵی 2009 ئێرانیەکان نەکرد. سەرۆکی ئەمریکا زۆر جار ڕوبەڕووی بڕیاری قورس دەبێتەوە بە تایبەتی لەسەر شۆڕشەکان وەک واڵتەر ڕەسڵ پرۆفیسۆری زانستە سیاسیەکان لە کۆلیژی بارد دەڵێ. هەر سەرۆکێکی ئەمریکا جا لە هەر پارتیەکەوە بێ لە یەکەم ڕۆژەوە لەوانەیە شتێکی بۆ دەربکەوێت لە چۆنێتی سەوداکردن لەگەڵ قۆناغەکانی گواستنەوە لە ژمارەیە لەو وڵاتانەی گرنگی استراتیژیان هەیە بۆیە گەر وەها سەیری بکەیت دەزانی ناتوانانی یەکسەر بڕیار بدەیت. سەرۆک ئۆباما سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتیەکەی لەسەر چەند پرەنسیپێک داڕشتووە: دژایەتیکردنی تونند و تیژی، مافە جیهانیەکان و هەروەهاش مافی خەڵک بۆ هەڵبژاردننی ڕێبەرانیان. بەڵام ئایا ئەوە دروستە؟ کۆرت وەڵتمەر لە ئەنستۆی هاتسن دەڵێت بەڵێ. دەڵێ پێویستە دەستنیشانی بکەین پەیوەندی هەبوونی هاندان بە جیاوازی شوێنەکانەوە و هەموو بەشێکی جیهانی عەرەبیش تایبەتمەندەتی خۆی هەیە. ساموئێل تادرۆس لە ئەنستۆی هاتسن دەڵێ سەرۆک ئۆباما ڕاست بوو لەوەی هەر لە سەرەتاوە هیچ ڕێبازێکی نەگرتە بەر. دەڵێ وەڵامی بەڕێوەبەرایەتی بۆ بەهاری عەرەب زیاتر ئەوە بوو نەبێتە لاگرێک لەم ڕووداوە مێژویان نەداوە خۆی بخاتە ناو واگۆنی ڕووداوەکانەوە. لە زۆریشیاندا ئەو وریایی پێویست بوو لا درا و شەقام زیاتر ڕۆڵی دەجێڕا وەک لە ڕێبازێکی دیاریکراو. تادرۆس و پسپۆڕانی تریش ئاگاهی دەدەن ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکن لە قۆناغێکی گواستنەوەی درێژخایەن لەگەڵ مەترسیەکانی شیانی دەرکەوتنی ئیسلامیزم لە میسر یان شیانی شەڕی ناوخۆ لە سووریادا. دەڵێن ئەم پرۆسەیە دەیان ساڵی دەوێت و بەردەوام سەختی دەبێت بۆ سەرۆکەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا.